لخزمەتانم لە کەناڵی شاهیدانەوە جارێکی تر لە بەرنامەی گەشتی عەقڵ دێنەوە بۆ قسەکردن و دواندنی عەقڵی ئەو کەسانی کە باوەڕیان بە وجودی خوای گەورەنی ئەو کەسانی کە باوەڕیان وایە ئەم وجودە بۆ خۆی لە عەدەمەوە نەهاتوو ئێمە ئەڵێن ئەم وجودە بۆ خۆی لە عەدەمەوە هاتووە چونکە خوای پەروەردگار ئیجادی کردووە عەدەم یعنی نەبوو خوای پەروەردگار لە نەبووەوە هێناوێتیە بوون ئەوان ئەڵێن شتیوانی باشە ئێمە ئەوان ئەڵێن ئەم دنیای بۆ خۆی ئەزەلی و ئەبەدیە یعنی بێدەستپێکە بێ کۆتایە بەڵام ئێمە ئەشزانین کە ڕوودا و هەموو ڕووداوێک دەستپێکە دەستپێکێکی هەیە کۆتاییەکی هەیە چونکە ڕوودا و حەدەسە ئێمە بین لەگەڵ یانە مناقەشەی ئەم قسە بکەین کە ئەڵێ بوون لە نەبووە ئەستەمە بوون لە نەبووە ئەستەمە ئەڵێن لە چۆوە زانیتان لە چۆوە زانیتان کە بوون لە نەبووە ئەستەمە ئێوە ئەو سەردەمەی کە عەقڵتان بەم شتەشکە دەستپێکی هەبوو یان نەبوو ئەو کاتی ئێوە دەستپێکی عەقڵی ئێوە طبعاً ئەگەر عەقڵی جنس ئەڵێن عەقڵی بەشەری ئەڵێ یەکەم سەرەتای عەقڵی بەشەری کە عەقڵی بەشتشکە سەرەتای هەبوو یان نەیبوو کە سەرەتای هەیە یعنی کۆتاییش هەیە کەوا بوو ڕووداوە کە مادام ڕووداوە یعنی یەکێکی تر هەیە وای کردو کە ڕووداوە کە ڕووبدە خوڵقێنەرێکی تر هەیە لێرە ئەمە جگە لەو دائیمە باسەکەین ئەڵێن دەستپێک و کۆتا دلیل لەسەر مەخلوقی ئەو شتە زەمەن و مەکان یعنی کات و شوێن دلیل لەسەر مەخلوقێتی ئەو شتە ئەنجا دێن ئەم نقطەیە ئەوان شیەکەین و ئەڵێن باش ئەگەر ئێوە لەبەرەوەی کە پێشتر نەتانزانی و عەدەم چییە ئێستا ئەڵێن عەدەم وجودی نییە یعنی وەکەوە شتێکە هەروە مستەمرە ئاوا و چۆن ئێستا من باڵم ئاوا لە یەکەم حتا ئیتر لە تەلەڤیزیۆنەکە نایبینن بەس قۆڵم ئیتر زیاتر درێژ نابێتەوە لەبەرەوە ئێوە ئەزانن قۆڵی من ناگاتە 2 مەتر لەبەرەوە ئیتر لەمە زیاتر ناڕوە دەستپێکی هەیە کەوا بوو کۆتاییشی هەیە زەمەنێکیش هەبوو کە من ئاوا دەستم پێکرد لەم سانیەیە دەستم پێکرد و ڕۆیشت زەمەنەکەش بۆ خۆی مەخلوق دروست کراوە ئەنجا ئەو کە ئەڵێ لە عەدەمەوە نایە باشە هێزی ڕاکێشانی زەوی پێشەوەی نیوتن بیدۆزێتەوە هەبوو یان نەبوو هێزی ڕاکێشان هەر هەبوو پێش لەدایک بوونی نیوتن ئیسحاق نیوتن ئەم هێزی ڕاکێشانە هەر هەبوو لە نێوانی زەوی و بۆ نمونە زەوی و مانگ زەوی و ئەستێرەکانی تر زەوی و ئەوانی تر هەموو و ئەم مەجموعەی کۆمەڵی خۆر دیسان هێزی ڕاکێشانێکی تریان هەیە لەگەڵ مەجموعەکانی ترە ئەم هێزی ڕاکێشانە وجودێکی هەبوو یان نەبوو وجودی هەیە ئێستا دەستی من ئەم دەستەی ترم کە ڕاکێشم پێش ئەمە وجودی هەبوو یان نەبوو وجودی چی هەبوو پێش ئەمە وجودی ئیرادەیەک عاقڵێک زانایەک توانایەک دانایەک من ئەم صفەتانم تایە بۆیە ئەتوانم ئەمە ڕاکێشم یەکەم ئیرادەم هەیە ڕاکێشم ئەنجام هێزی ڕاکێشانەمە بەسم ئەمەیە کە هەر یەکێک لەمانە یەکتر ڕاکێشن بۆیە تەوازونێکی ئاوا بۆ دروست بووە بەڵام من تەشبیهەکەمەوە بەم شێوێ من خاوەن ئیرادەیەکم جارە ڕاکێشانەکە ڕووی نەداوە ئەم خاوەن ئیرادەیە بە توانایە چکە توانم ڕاکێش بەڵام ئەم قەڵەمە ناتوانێت ڕاکێشێ هەر ئاواکەم ناتوانێت ڕاکێش من خاوەن ئیرادەم توانام هەیە ڕاکێشم داناشم ئەزانم ئاوا دانەکانم ئاوا پەنجەکانم لێک گیر کردوون کە ڕاکێشم بۆی بە تەنیا ئاوا ڕای نەکێشم یەکێکیانەوە کا دەربێ بۆ نمونە پاشان بە دانایش ڕاکێشم ئاوا بۆی پیشانی ئێوەی بدەمە جنا خۆتەوەمە لێرەوە دەستەکە ئاوا بکەم و ڕاکێش بەسەمێ بە دانایی پیشانی ئێوەشی بدەمەکو زانینێک پیشان ئێوەی بدەم باشە هێزی ڕاکێشانەکە لە ئەسڵا کە دروست بوو دروستبوونی هەیە یان نییە دروستبوونی هەیە کە دروستبوونی هەیە ئیرادەیەکی زانایەکی دانایەکی بەتوانا خاوەن دەسەڵات بە حکمەتێکیش دروستیەکە ئەمەی دروست کرد بۆ نکوڵی لەوەی خوای پەروەردگارەکەی نکوڵی لەمایان ناتوانی بکەیت لەبەرەوەی ئەیبینی وتیشمان هەرچی شتێک کە نەدبینی خۆ مەرج نییە بڵێ نییە ئەنجا لەوەی زۆر سەرسوڕهێنەرە و ئەوان جوابیان پێ نییە عەلمانیەکان ڕۆحە کاکە هەر ڕۆحمان بۆ پێناسە بکەن ئێوە بە ئێمە بڵێنەوە ڕۆح چی ئەڵێن یەسئەلوونەکە عن الروح قل الروح من ئەمری ربی وما ئوتیتم من العلم إلا قلیل
ئەمە ئاەتەکە کۆتایی پێناوە لێ دەپرسن کە ڕۆح چییە بڵێ ڕۆح مەسلەیەکە لای خۆی پەروەردگار و ئێوە پێی پێنابن چونکە علمتان کەمە هەروکو علمی مناڵەکە کە وتمان ئەم علمی مناڵە نازانێ ڕغبەی جنسی چییە ئارەزووی سێکسەکە چییە لەبەر ئەم توانای نییە ئیستیعابی ئەو بکە کە ئەم توانای نییە ئیستیعابی بکە ئەتوانە نکوڵی لێ بکە و بڵێن نییە واش بڵێندەی عەقڵی پێناشکە کەوا بوو ئێمە ژوا ئەڵێنەوە بە ئێوەڵێن ئێوە ئەقڵتان پێناشکە کە نکوڵی وجودی خوای گەوراکە لەبەر ئێوە ناتانێت مێشکتان بەکاربێن هزر و ژیریتان بەکاربێن ڕێگاکانی معریفەت بەکاربێنن بۆ ئەوی بگەنە ئەوە جاری وایە لەگەڵ کابرایەکی عەلمانیایە لە غەربیەکانە لە فەیلسوفێکی غەربیایە لە عالمێکە ئەگەیتە نەتیجەی ئەوەی هەردوو لامان باسی شتێکەکەین ئەڵێن ئەم گەردونە یەکێک لە پشتیەوەیەتی لە پشت خەلقکردنێتی ئەم یەکە خالقە بەتوانایە زانایە دانایە دەسەڵاتی هەیە بە ئاگایە خۆی زیندووە ئەم صیفەتانی تێ ئێ باشە ئەویش هەروەهاڵێ ئەویش ئەڵێ ئەم طەبیعەتە خەلاقە بەتوانایە کردگارە زانایە ئەوە ئەوهایتر وەکو شتێک وەسفی پێکە ئەگەر وتی هەڕەمەکی ڕوویداوە هەڕەمەکی شتێکی زۆر سەخیفە وا بزانی هەڕەمەکی ڕوویەدا یعنی چونکە هەروەکو وتمان ناکرێتەوە وا بزانی بوومە لەرزەیەک دای لەم شوێنە و لە خۆیەوە لە کۆمەڵێک نووسین ڕوویدا و کتێبێک بەرهەم هات لەبەرێ من قەڵەم کاغەزێکم لێرە داناوە لە پڕێک هەڵا شعرێکی وەکو هی مەحوی دروست بووە هی مەولەوی کەس باوەڕ بەمە ناکە ئەم قەڵەمە ئەوەندە جارە ئاوای کردو ئەوەندە مەلاین جار لەم کاغەزەی داوە تا ئەم شعرە دروست بوو ئەمە شتێکی قابلی تەصدیق نییە چونکە بۆ دائیمە سوتفە احتیمالات زۆرە یەک شت بێ احتیمالەکە دووە وەکو پارەیە کە هەڵیەدێ شێرەکەوەیان خەت کە کردت بە زاری تاوڵە 6 احتیمالیە بیکەی بە 2036 احتیمالیە ئێ باشە سێڵێک کە دروستە بێت چەند احتیمالی هەیە ئێمە ئەومان باس کردمان احتیمالی دروستبوونی پرۆتینێک لە سێڵێکە پرۆتین کە بەشەکە لە سێڵەکە 243 نقطەی بخەیتە پاڵ ئەوەندە احتیمالی هەیە کە ئەبێ حەدەس ڕوو بدا حاڵات ڕوو بدا هەتاوەکو ئەو پرۆتینە ئەو زەڕە پرۆتینە دروستە کەوا بۆ ئێمە لێرە گەڕێنەوە سەرەوە ئەڵێن ئەگەرێوە باوەڕتان وایە کە عەدەم وجودی نییە عەدەم نییە لە ئەسڵا ئەڵێن نا عەدەم هەبوو گەردوون و ژیانەکە لە عەدەمەکەوە هات بەڵام بە تەئکید هاتنی ئەمە دەستپێکی هەیە ئیرادەیەکی هێنایەتی ئەمە ژەوەیە کە ئێمە ئەڵێنەوە مادام هەستان پێ نەکرد کە عەدەم ئەڵێ عەدەم وجودی نییە عەدەم هەر نییە ئەسڵەن لەبەرەوەی تۆ ناتوانی و نازانی ئەڵێن هەروەکو هێزی ڕاکێشانەکەوە هەروەکو هێزی موگناتیسیەکەوایە پێشەوەی کەشف بێ خۆر هێزی موگناتیسیەکە لە کۆنا هەر هەبوو و هەروەها ڕۆح و هەروەها شتانی تر کە نایان بینی